باشە ئەمزان جivîna yeketî partî geştkî wekî diyar ku nava civînê de niha ew civîn hêşta berdewam e yan çi agehiyên hewl ser civînê hene وڵە کاژی سڵاتان لێبێتن دیارەکە ئەو کاتی ئێمە چوین بۆ شوێنی کۆبوونەوەکە وەکو پامێری ئەنارتی من چوومە ژوورەوە دوای ئەوەی کە چوونە ژوورەوە ڕۆژنامەنووسانیان تەفتیش کرد و دوایی ناسنامەکانیان لێوەرگرتن ئەوە بوو وتیان ئێوە ئێنارتین ڕێتانیە یاخود بۆتانیە بێنە ژوورەوە و ناکرێ بێنە ژوورەوە ئێمە وتمان هیچ کامێرەیەکم پێ نییە من وام پێ هیچ کامێرێکە پێێتە دەمەوێتن ئەو زانیارانی کە لێرە هەیە بۆ بینێران بیگوازنەوە یاخودە کۆنگرەیەکی ڕۆژنامانی هەبێ بتوانین قسەکانی ئەوان بگوازینەوە یان ئەوە وێنەیەکمان دەستکەوێت بەڵام ئەوان ڕێگەیان پێ نەداین کە بچینە ژوورەوە و دوایەوە کە بناسمە دەرەوە وەفدەکەی یەشێتی بەڵێ چوونە شوێنی کۆبنەوەکە و ئێستا تا ئێستاش لە کۆبنەوەدان بە پێ ئەو زانیارانەی کە دەست من کەوتووە دیارە وەفدەکەی یەشێتی سێ پێشنیازی هەیە کە تا ئێستا نازانین یاخود ئەو زانیاری وردم لەسەر پێشنیازەکان نییە بەڵام سێ پێشنیازی هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە وەکەوەی کە لە ماوەی ڕابردوو یەشێتی سەردانی لایەنەکانی تریشی کردووە ئەو سێ پێشنیازە دەلالەت یاخود بیرروبۆچنی لایەنەکانی تریشی لەسەر وەرگیراوە کە ئێستا دەچن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی لەسەر دەکەن. بەڵێ سپاس بۆ پامێرمە